السلام عليكم. پرسیارێ بۆ زیرەکان، ئایا پێغەمبەرمان صلی الله عليه وسلم کاتی قورئانی خوێن بە چ مەقامی قورئانی خوێند؟ مەقامی ڕست، نەهاوەند، سێگا؟ یاڵە بیرێکی لێکەن. ئەوانەی کە خەریکی مەقاماتن ئەزان خۆم بەسم چییە؟ بەخوا ئەو باشی لێم تێگەین. ئەزان کە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم هەرگیز بە مەقامات قورئانی نەخوێندووە. سەلەفی ساڵحیش ئاوا خەریکی ئەم مەقاماتە نەبوونە، لە کاتێکە ڕەنگە مێژووی ئەم مەقاماتە بۆ کۆم بگەڕێتەوە، بەڵام خۆیان سەرقاڵی نەکردووە. ئاوازی گۆرانی و مۆسیقا بێ بیدەی لە کەلامەکەی خوای پەروەردگار، تخوا لایەقە؟ ناوەڵڵا لایەق نییە. بڕۆن ئاوانەی کە خەریکی ئەم بابەتانن لەگەڵ ڕێزم بۆیان، با بڕۆن تەماشای وتەی زانایان کەن لەبارەیەوە. زۆربیان ئەڵێن دروست نییە، بیدعەیەکە و داهێنراوە. خەڵکێک ئێسا خۆی لێگۆڕێ بە مامۆسا و خەڵکەگرێ بە خۆی دەوراکەم و فێری نامچیە و فێر بە کەس ڕێی لێ نەگرتووی قورئان بە جوانی بخوێنی تۆ. ئەسڵەن داوا کراوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی لەیسە منا من لم يتغنى بالقرآن. لە ئێمە نییە ئەوەی کە قورئان بە خۆشی ناخوێنێتە. خوای گەورە دەنگی خۆشی بێدایی بیخوێنەوە، بەڵام مەیە بێی ئاەتەکانی خوای پەروەردگار ئێسا بە ئاوازی مۆسیقای فلان بۆتە خوێنمە، ڕستە، نەهاوەندە، نام چییە. ئەمانە حەب بڕۆ خودی گوگڵ بنووسە مەقام ڕست یان مەقام سیگە یان هەر مەقامێ لەو مەقاماتانەی کە ناوی لێنراوە، سیریکە گشتی مۆسیقا و گۆرانی و بۆ تێری. ئەتەوێ بە سەریعی بیخوێنی، بە خاوی، بە حەزینی، بە هەر شێوازێ بە جوانی قورئانەکە دەرەبڕی و لە سیاقی تەجویدەکە لا نادەی بیخوێنە، کەس گلەی و لێ ناکە و ڕێگری و لێ ناکە. بەڵام مەیە ئەم ناوانە بدەیتە پاڵی قورئانە بەسا بە ئەم شێوازە بۆتانە خوێنم، یعنی بتێرنە پێشاوتان تخوا کەس لە منی قبوڵەکە سەبێژن بێتان. یاڵە جەماعە سوورەتی فاتحە بە مەقامی حەسەن زیرەک بۆتانە خوێنم. وەرە خۆم بەستم ئەوە نییە، بەس ها جوانەی خوێنمەوە خۆشیەکەمە بۆتان. قبوڵەکەن قبوڵ ناکەن، وی هەر بەو ئەزانی کە کارێکی باش نییە. خەریکی مەبە، قورئان بە خۆشی بخوێنەوە، بە جوانی بیخوێنەوە، خوای گەورە پاداش و بۆ بنووسێ، بەڵام سەرقاڵی ئەم مەقاماتەمەوە چونکە بەڕاستی بیدعەیە. سەلام عەلەیکوم.